نهێنی هاتنی دوو موچەی هێزانیەکان و دوایین دەرفەت بۆ حکوومەتی هەرێم ئاشکرا بوو. نهێنی ترسی یەکێتی لە ڕێکەوتنی پارتی لەگەڵ عەرەب و تورکمان لە کەرکووک ئاشکرا دەبێت. شاندێکی باڵای ئەمنی عێراق لەبارەی هێرشەکانی سوپای تورکیا گەیشتە هەرێمی کوردستان. پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەمڕۆ لە بەغداوە بڕیاری خەرجکردنی موچەی مانگەکانی 5 و 6 هێزەمنیەکانی هەرێمی کوردستان دراوە. بە گوێرەی زانیاریەکان تەیف سامی و محەممەد شیع سوودانی لەبارەی ناردنی موچە بۆ هەرێم ڕێککەوتون لە دوای ناردنی لیژنەکان بۆ هەولێر و دەستکردن بە وردبینی. هاوکات بە گوێرەی زانیاریەکان بەغدا ڕەزامەندی لەسەر ناردنی موچەیە و دوو مانگەی هێزەمنیەکان داوە تا کاری لیژنەکانی دیوانی چاودێری دارایی تەواو دەبێت. ئەوەش بەهۆی ئەوەی کاری لیژنەکان کاتی زیاتری دەوێت. دوو ڕۆژیشا لیژنەکەی بەغدا لە هەولێر دەست بەکار بوونە. چاوەڕێژ دەکرێت هەفتەی داهات و کارەکانیان تەواو ببێت و بگەڕێنەوە بەغدا بۆ یەکلایکردنەوەی کێشەی لیستی موچەی هێزانیەکان. ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر ڕاستپاردەی محەممەد شیع سوودانی بەڕێوە چوو. میدیای یەکێتی لەم بارەوە ڕایگەیاندووە پارتی وەک چەند ساڵی ڕابردوو ڕێکەوتنی ژێربەژێری هەیە لەگەڵ ئەو لایەنانەی چەند ساڵێکە دژی مافەکانی کورد و کەرکووکیە ڕەسەنیەکان حکوم دەکەن و هەموو هەنگاوێکیان دژ بە کەرکووک و خەڵکی ڕەسەنی کەرکووک بووە. یەکێتی ترسی هەیە پارتی لەگەڵ خەمیس خەنجەر و تورکمانەکان بەبێ حیسابکردن بۆ یەکێتی ڕێککەوێت. یەکێتی پۆستی پارێزگاری شارەکە بە مافی خۆی دەزانێت، بەڵام بەپێی زانیاریەکان سیناریۆی نزیک ئەوەیە پۆستەکە 2 ساڵ بە 2 ساڵ لە نێوان کورد و عەرەب دابەش بکرێت، پۆستی جێگیری پارێزگاریش بە تورکمان بدرێت. با گوێرەی زانیاریەکان قاسم عەڕەجی سەرۆکایەتی شاندێکی ئەمنی دەکات و لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان هێرشەکانی تورکیا لە ناوچە سنووریەکانی بادینان تاوتوێ دەکات. سەردانی قاسم عەڕەجی لە کاتێکدایە کە شەوی ڕابردوو ئەنجومەنی وەزاری ئاسایشی نیشتیمانی عێراق بە سەرپەرشتی محەممەد شیع سوودانی کۆبوویەوە و لا کۆبوونەوەکەدا تاوتوێی هێرشەکانی تورکیا کراو لە ڕاگەندراوێکیشدا. ئەو ئەنجومەنە ڕایگەیاند شاندی ئاسایشی نیشتیمانی عێراق و هەرێمی کوردستان دەبێت هەڵوێستێکی هاوبەشیان لەسەر پێشێلکردنی سەروەری خاکی عێراق هەبێت. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئێستا هیچ یەکێک لە سەرۆکایەتیەکانی هەرێم بە فەرمی ئەو لەشکرکێشیانەی سوپای تورکیا ئیدانە نەکردووە. ستاندەرد نیوزمان پێشکەشکردن. شاد و